کەمن ئەوانەی بە ناوەکەی ئاشنا نەبن و بە بیستنیشی چیرۆکە پڕ لە تراژیدیەکانیان نەیەتەوە یاد. قەڵای نوگرە سەلمان، ئەو زیندانەی سەردەمی بەعەز کە هەزاران چیرۆکی مردن و ئەنفالی بۆ گەلی کورد لە خۆیدا هەڵگرتووە و دەکەوێتە باشووری ڕۆژاوای پارێزگای سەماوە. نزیکەی 8 بۆ 11 ژن و مناڵ و بەتەمەن لەم زیندانەدا بوون و زۆرینەشیان ئەنفال کراون یان لەژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە. کلی ڕۆژێک 6 و 7 و 3 و قلێک و 10 و 20 و بە قورعان 29 و 28 بژماردووە عەلێرانە. 50 زیاتر ناشتووە. ئەگە برێم زیاتریش لێم معلوم نییە، ئەگە بە 50 زیاتر نیشتومە. ئەلەم ئەوە قەبرستانەکەیە. کەسوکاری قوربانیانی ئەم زیندانە دوای نزیکەی 4 هێشتا لەگەڵ ئازاری ئەو ڕۆژانە دەژین و لە ساڵیادی ئەنفال دادێنە ئێرە و ئەشکی ئەشکەنجە ڕەندانەکەی سەردەمی بەعس و بێسەر و شوێنبوونی کەسوکارەکانیان دەڕێژن. وڵا خۆیشکم لێرە بی، برام لێرە بی، دایکم لێرە بی، باوەژنم لێرە بی، قەوم گشتی کەسوکارەکانمان لێرە بی، خەڵک ئاوایەکانمان دیاتەکانم بەروەبەر گشتیا قەوم و ناسیارە و کوردە و گشتی لێرە بوون. میمکێکم وتی کەنش خەڵ تاڵاو بوون، وتی ژنە 3 کەنشکی لەگەڵای، وتی حتا بەیانی داوای ئاویان کردی، دوانی مرد. وتی دوانی مرد، وتی لە بانەگۆ سەیرم کردوتی و عارەبانە دەستیە، وتی 3 عارەبانە دەستی مناڵیان لە برسیان مرد، دەریان کرد سەگی ڕەش لە دەشتوی سەگە چالێکیان بۆ کرد عەرزەکە ڕەقی، ئەوی سەیەکە دەریەکە دەیخوارد. نزیک دەبێتەوە لە 40 ساڵ بەسەر تێپەڕبوونی ئەنفالکرانی هەزاران هاوڵاتی کووردا کە ئامارە نافەرمیەکان دەڵێن ژمارەیان 182,000 کەسە، بەڵام هێشتا کەسوکاری بەشێکی زۆر لە قوربانیەکان وێڵن بە دوای چارەنووسی ئێسکوپروسکی کەسوکارەکانیاندا و داوا دەکەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئێسکوپروسکی گۆڕە بە کۆمەڵەکان بگەڕنەوە بۆ زێدی خۆیان و بگەڕێن بە دوای چارەنووسی نادیارەکانیشدا. سنوورکەریم، دەنگی ئەمریکا،